کاتێک کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە لە وەرزی هاویندا لەوانەیە بۆ بەشێکمان ئاسایی بێت کە لە کاتی بەرزی پلەکانی گەرمان نەینە دەرەوە و لە ماڵەوە پشوو بدەین بچینە شوێنێکی فێنک کاتێک بەسەر بین هەتا دنیا بەرەو ئێوارە دێ ئەنجا بێنە دەرەوە ئیش و کارەکانمان بکەین بەڵام ئەمە بۆ هەندێک کەسان گونجاو نییە بە تایبەتی ئەو کەسانەی کە کارەکانیان لەبەر تیشتی ڕۆژ و لە کاتی گەرمای ڕۆژدایە ئەمان لەبارن بۆ ئەوەی کە تووشی چەند حاڵەتێکی تەندروستی بن یەک لەوانە نۆبەی تیشکی خۆرە کە پێی وترێ زەربەت شەمس لەگەڵمان بمێننەوە با بزانین کاریگەری پلەکانی گەرما لەسەر جەستە چییە و ئەو نەخۆشیانە چین کە لەوانێت توش بین لە ئەنجامی بەرزی پلەی گەرما. لەشی مرۆڤ بە شێوەیەکی فسیۆلۆجی ئەو تۆ دیزاین کراوە کە بتوانێت خۆی لەگەڵ بارودۆخەکان بگونجێنێت بە شێوەیەک کە لە توانای جەستەدا هەیە لە کاتی ئەو گۆڕانکاریانەی کە لە دەوروبەرماندا ڕوودەدەن زۆرترین خانەکانی لەش بە تەندروستی بهێڵێتەوە. هەندێک جاریش چەند کارلێک و شەپۆلێکی گرنگ لە ئەندامە جیاوازەکانی لەشەوە بەرەو مێشک بەڕێ دەخرێن کە لە ئەنجامیدا ئازار و ناڕەحەتیەک هەستی پێدەکرێت وا دەکات مرۆڤ لە مەترسیەکان بە ئاگا بهێنێتەوە و نەهێڵێت زیانی گەورە بە ژیان و جەستە بگات. یەکێک لەو گۆڕانکاریانەی کە بەردەوام لە دەوروبەرمان ڕوودەدات بەرزبوونەوە و نزمبوونەوەی پلەکانی گەرمایە. هەر یەکێک لەم دۆخانەش کاریگەری جیاواز و ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لەسەر خانە و کۆئەندامەکانی لەش هەیە و پێویستە لە گۆڕانی کەش و هەوا مرۆڤ لە ناوە و دەرەوە ئامادەکاری بۆ بکات. وەرزی هاوین لە وڵاتی ئێمە و زۆربەی وڵاتانی تریش بە بەرزبوونەوەیەکی زۆر لە پلەکانی گەرمی دەناسرێت. بەڕادەیەک لە هەندێک ڕۆژەکانی ئەم وەرزەدا ئەگەری ئەوەی هەیە بگاتە سەر و 45 پلەی سەدی. ئەمە ژوا دەکات چەند مەترسیەک لەسەر تەندروستیمان دروست بێت بە تایبەتی ئەگەر بێت و لە کاتە هەرە گەرمەکانی ڕۆژدا لە دەرەوەی ماڵەکانمان و شوێنی حەوانەوەمان بین. بابزانین چۆن گەرمای هاوین مەترسی لەسەر تەندروستیمان دروست دەکات و چه حاڵەتێک هەیە کە لە ئەنجامی بەرکەوتنی پلەی گەرمی بەرز تووشمان دەبێت. دکتۆر محەممەد جەمیل دەربارەی کاریگەری بەرزی پلەی گەرما وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. دکتۆرجان کە پلەی گەرما بەرز دەبێتەوە و دنیا دەکەوێتە ناو هاوینەوە خەڵک وا هەستەکە ینی جگەلەوەی کە بەرگەی گەرماکە ناگرێت هەستەکە بێهێزە خواردن و خەوی تێک چووە بە چه میکانیزمێک ئەم گەرمایە وا لە ئێماکە کە باری تەندروستیمانیان بڵین کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەسەر تەندروستی ئێمە چۆن دەست پێەکە؟ بەرزبوونەوەی ئەو پلەی گەرمایە زیاتر وا دەکە ئەو ئاوێکە لەشماندا هەیە بەو گەرمایە دەربچێتن لەگەڵ ئاو دەرچوونیش میکانیزمەکەی خوێش لەگەڵ دەردەچێت کە دەردەچێ بەڵانسیەک ناسەنجێک لە تشت و تفتی جسم ڕوودەدا کەم میکانیزمەکەی بەڕک دوور و پۆڵە ئەمە وا دەکات مرۆڤەکە هەز بە بێتاقەتێکی زۆر بکە لە ئەنجامی دەرچوونی لە ئەنجامی ئەم کش و خۆیە لە ئەنجامی ئەم ئاوسەنجیە کە لەگەڵی جاری وا هەیە نەخۆشەکە باری هۆشداری لە دەست دەدا هێڵنجی دێ ژانەستەرێکی تون دەیکری هەز بە گرژبوونێکی توندی ماسوورکەکان دەکاتن. باشە چێن ئەوانی کە زیاتر بڵین لەبارن بۆ ئەوی کە تووشی کێشە بن لە هاویندا لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەکانی دەتوانین دابەشاکەین بەسەر چەند پۆلێک ئەوانی کە زۆر بەتەمەنن ئەوان تەسیری ڕۆژ لە سوان زۆر زیاترە چوە ڕەنگە بخۆیان نەخۆشی درێژخایانی وەکو دڵ و مێشک و سینجیان هەبێت یان ئەوانەی کە عەقلیە ناتەندروستن بەهۆی ئەوی هەست بە گەرمیەکە ناکەن یان زۆر لە دەرەوە لە ماڵەوە نین ئەوانەی کە لە بارێکی ئابووری خراپ دەشن زیاتر ئەوان لە دەرەوەی شارەکان بەهۆی نەبوونی کارەبا بەهۆی نەبوونی ئامێری فێنکەرەوە و پێنجەم زیاتر ئەوانەی کە لە دەرەوەی کار دەکەن وەکو کرێکار برا پۆلیسەکان زیاتر نۆبەی گەرمی تەئسیریان لێ دەکاتن و ئەوانش کە زیاد لە حەد بە ڕۆژ ڕاکردن دەکەن ڕاکردنێکی توند ئەمەش زۆر تەئسیریان لێ دەکات. زۆر لەو نەخۆشانی کە لە فریاکەوتن توشمان دەبێت زیاتر ئەوانە کە لە دەرەوە کار دەکەن یان ئەوانەیە کە لە سڕی فەرمانەکان ڕادەوەستن 2 ساعات 3 ساعات زۆر تەئسیریان لێ دەکات چونکە ئەو مرۆڤە خۆی لێران هاتووە
شوێنی گەرمی ڕاوەستی گەرماکە زیاتر تەسیریە دەکات و پێویستیشە ئەو هەر یەکێکمان کە دەستی ئیشێکی لە دەرەوە هەیە باشترە پێشە بچیت ئیشەکە نیو لترە تا لیترێک ئاو بخواتەوە ینی لەشی تەڕبێ لەشی تەڕبێ خۆی ئامادە بکات بۆ ئەو لە دەستدانەکە ئاوەکە لە دەست دەدا تعویزێکی هەبێت لە لەشی واتە دەستگاکانی حکومی هەلێرە وەکو پەیامێکیش بێ چۆن فەرمانبەرەکان لە ژوورۆ هەوایان فێن کە پێویستە ئەو کەسانی کە لە دەرەوە ژۆستاون یان زۆر ڕاستە لە زۆریش پێویستەکە گرنجیان پێ بدەن و بەڕێدەیەکیان بۆ دانێن پانکەیەکیان بۆ دانێن زۆر باشە کەسێک دەپرسێ من چۆن بزانم کە ئیتر ئەمە کاریگەریەکانی گەرمایەوە خەریکە هێواش هێواش لەسەر من دەست پێەکە دەتوانی پۆلێنی بکەین بۆ 5 کلاس یەکەم جار زیاتر نەخۆش ئەو مرۆڤەکە لەبەر گەرمە هەز دەکە دەست و قاچەکانی ئەستور بووە ئەمەش حاڵتەکی زۆر سادەیە ئەستورونەکەش کاتیە بەس تەنیا لەبەر ڕۆژ لا بچێت و بسە جێیەکی فێنێک بەخۆی ئەستورونەکە دەنیشتەوە پێویستە بای ئەوە نەیە کە خۆی ببینێ هەستی پێ بکە هەست پێ دەکە بەس دەست و قاچەکانیتی ئەوەش بۆی فراوانبوونی مولەکانی خوێنیتی و ئاوەکی زۆر لە دسمی ڕۆیشتووە بۆی واز پێ دەکە دووەم نەخۆشەیە لەبەر ڕۆژە هەست دەکە لە هۆش خۆی دەچی کە لە هۆش خۆی چوو ئەوەش هەر بەهۆی لەزدانی ئاوێکی زۆرە لە لەشیدا خۆناغی دووەمە ئەو هۆش لە خۆچونە دەبی ئەمە خاستن ئەوانی کە بەتەمەنن دەبی زۆر بە حەزەر لیان وەربگرین چونکە ڕەنگە نەخۆشی دڵ هەبێ وا دەکا لە هۆش خۆی بچی نەخۆشی مێشک وا دەکە لە هۆش خۆی بچی دەبی ئەمانە هەمووی یەک لای بکەینەوە کە ئەو نەخۆشایینە ئەو جبێن چارەسەری لە هۆش خۆچوونی گەرمەکەی بکەین سێم ئەوانەی کە وەرزشنیی تون دەکەن لەبەر گەرمە و گەنجیشن ئەوانە تووشی گرژبوونێکی بە ئازاری ماسوولکە درێژەکانی لەشی دەبن وەکو ڕان ئەوانی بەشی خوارەوەی لاق ئازارەکان زۆر توندە ئەمانش ئاینە وەکو دەتوانێت چارەسەرەکەی بە خواردنەوەی ئاوێکی زۆر ئیسراحەت و ئازار شکێنێک و لەگەرت جێیەکی فێنێکەرەوە ئازارەکان کاتی و دەڕوە چارەم حاڵەتمان پێی دەرێن زۆر تونتر لەوانی تر نەخۆشەکە ئەو مرۆڤە زیاتر هەست بە بێتاقەتی دەکاتن ئەو هیت ئێکزۆشنە ڕشانەوە هێڵند ژانەسەرێکی تون دەیگری و بۆ ماوەیەکی کاتی هەست بە دەوروبەرەکەی ناکاتن و پلەی گەرمیشی دەگاتە نزیک چل لە چل زیاتر نییە خراپترین حاڵەت پێدرێن هیت سترۆک جەڵتەی گەرمی کە حاڵەتەکە وەکو جەڵتەی مێشکوانەوە هەیە بەس جەڵتەی گەرمی پێدەرێن پلەی گەرمی لەشی مرۆڤەکە لە چل زیاترە و تووشی لە دەستدانی خانەکانی مێشی دەبێتن و پێستی لە شیشی تووشی وشکبوونێکی تون دەبێتن ئەم حاڵەتیان خراپترین حاڵەتە و زۆر تاسی لەوان دەکە کە بەتەمەنن و ئەگەر زوو چارەسەری پێوی زۆر نەگرێ تاسی لە هەموو کۆ ئەندامە سەرچەکانی لەشی دەکە کەواتە ژیانی شێکوێتە ژیانی دەکە زۆر مەترسی و ئەگەر زوو چارەسەریش نەکەن ڕەنگە پێویستی بە داخلکردن بێ لە چاودێری چڕ و چەند ڕۆژێکی بێتن و ڕەنگە نەشگەڕێتەوە چونکە تاسی لە گورچیلەکان دەکە لە سنگ دەکە لە دڵ دەکە و لە ماسوولکەکانی لەشی دەکە و ئیشێکی لێش زۆر زەعیف دەکاتن ئەگەر زوو چارەسەری پێی زۆر نەگرێ ئەو کەسانی کە کارەکانیان لە کاتی گەرمادا و ڕاستە و خۆ لەبەر تیشکی خۆر کار دەکەن یا خود وەرزش دەکەن ئەگەری ئەوەیان هەیە تووشی ماندووبوونێکی تند ببن لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەی گەرمی ناوەوەی لەشیان کە ئەمەش جگە لەوەی باری تەندروستی و هۆشداریان تێک دەدات مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت بۆیە پێویستیان بە فریاکەوتنی خێرا هەیە و دەبێت لە شوێنی ڕووداوەکە بەهانایانەوە بچین کەواتە دەبێت هەمومان چۆنیەتی فریاکەوتنی ئەم حاڵەتە بزانین دکتۆر محەممەد بە هاوکاری چەند کەسێک و ستافی ساڕێژ لە ڕێگەی ئەم سیناریۆیەوە فریاکەوتنی کەسێکمان پیشان دەدات کە تووشی حاڵەتی نۆبەی گەرما بووە ئەو کەسێک کە تووشی نۆبەی گەرمی دەبیتن یەکەم هەنگاو کە پێویستە بیکەین گواستنەوەی کەسەکەی لە شوێنێکی گەرم بۆ شوێنێکی فێنێک کە گواستمانەوە دەست پێ دەکەین بە لەبەرکردنەوەی جرکەکانی هەتا ئەو گەرمی کە زۆر لە دسمی کەمیکەینەوە دەست پێ دەکەین بەکردنەوەی قۆبچەکانی یەکشتان پێڵاوەکان گۆرەی لەبەر بکاتەوە کا قۆبچەکانی کاکەوەرە بیکەوە مام حاجی ئەگەر زێت نەی بەس پێڵاوەکەی لەبەر بکەیەوە کاکۆشنگ ئەو ئاوی بینە کاکۆشنگ هەستە برا گۆرە و پێڵاوەکەی لە بکەوە دانیشە کاکۆشنگ دانیشتە ئاوەکی خۆ ئاوەکی خۆ ئەو جات دەست دەکەین بە دوم چاوتەڕکردنی قەمیسەکەی لە بکەنەوە قەمیسەکەی لە بکەوە ئەو خاولەکەی من ببینن پێویستە خاولێکی تەڕ بینین خاولەکەی تەڕی بە دسمی لەسەر دسمی دادەنێ و
چکە لێرە مەرجەیەکی نەکارە باوشت نییە بەخۆی باشترە پانکەکەبی ئەگەنا بۆ باوشنی دەکەین ساردی دەکەینەوە و بوونی بەفر زۆر زەرورە بۆ دابەزنی گەرمی لەشی بە شێوەیەکی خێرا لەسەر لە بن قۆڵەکانی یان لە سەرڕانی کاکۆشن و خواردنەوەی ئاوێکی زۆر زەرورە بخۆ ئاوی خۆ کاکۆشن و دەست دەکەین بە سارکردنەوەی باوشنەکەی زۆر بکە باشتری کاکۆشن ئێستا بخۆ ئاوی وا زۆر بخواتەوە وەلەو کاتەش پێویستە گەرمی پێوی ئەو مرۆڤە ئەمە کە دەمانەوێ تا 38 بێتن لە 38 نابێ زیاتربی تانەوەی گەرمەکەی کەم بکەینەوە ئاوی زۆر بخواتن کاکۆشن ئاوەکەی تاوەکە و دەبێت ئاگاشەوە بۆ فرێبی نابێ ڕاستە خۆ بە فرەکەی دابنێنە سەر پێستی کەسەکە چونکە ڕەنگە تووشی سوستانی پێستی بکاتن پێویستە ناو پەرۆکێک ناو علاگێک دادنی باشترین شتەوە هەڵە تا ئاوت خوارد کاکۆشن تا سەریشی بێ هەڵە گەرمی پێویش دادنی کاکۆشن ئەخۆڵت دابنێ قەپات وا بگری ئێستا هاتە 38 نیوی ئەوەش ئەو گەرم پێوێکە ئەمە دەمانەوێتن و باشتریشە کە نەخۆشەکەی درێژ بکەینەوە کا لەگە باوەشینەکە هەتا ئەو فشاری خوێنێکە لە دەستی داوە بە بەرزکردنەوە قاچەکانی تعویزی بۆ بکەینەوە قاچی بەرز هەردوو قاچی بەرز بێ هەڵە گەڕانەوەی خوێنەکە زیاتر دەی بۆ دڵی ئەوهالە بەفرەکەشمە هەر داناوە لە بن قۆڵی تا کاکۆشە باشتری ئێستا الحەمدولله تا ئێستا ئاوی دەخۆی زیاتر تا پاش تاوابوونی فریاگوزارە سەرەتاییەکان لە شوێنی ڕوودانی کارەکە پێویستە نەخۆشەکە کە زانیمان بەرەو باش بوون نەچووە پێویستە بگوازنەوە بۆ فریاکەوتنەکان لە بەشی فریاکەوتن پێویستە بەدانانی کانولێک بۆ نەخۆشەکە و دانانی ئۆکسجین بۆ وەرگرتنی ئاوێکی زۆر بۆ نەخۆشەکە و دەبێت هەم لێدانی دڵ و زەخت و نەخۆشەکە چێک بکەینەوە چونکە ئەوانە تووشی دابەزین فشاری خوێن بوونە لەوێ فریاگوزاریەکان تاوە دەبێت و نەخۆشەکەش بە کاتێکی کەم و زۆر ئیسفادەیەکی سەرع لە علاجەکان دەکاتن ئەوانی کە ڕوو دەبێت زیاتر شێ بە شێوەیەکی کاتی نەڕوو دەدەن بەهۆی بوونەوەی مولەکانی خوێن و لە دەزانی ئاوێکی زۆر کە داخل دەبن لە خستخانە بۆ ماوەی 2 کاتژمێر 3 کاتژمێردیان هێڵینەوە چارەسەری پێویست زۆر دەکەن و بەڕیان دەکەن بەس لەگە بەڕێکردنەکە پێویستە ئەو ڕێنمانیان بدەینێ هەتا جارێکە تووشی ئەو ڕووداوان نەبنەوە. هەندێک لە پیشەوەرەکان کاریان لە شوێنی گەرمدا ئەنجام دەدەن بە شێوەیەک ئامێرەکانی فێنەکردنەوەش کاریگەریەکی ئەو تۆیان نییە لەم شوێنانەدا. نانەوەخانەکان باشترین نمونەی ئەم جێگایانن. نزیکەی 5 سارەوی شێ دەگەم زیاتر نزیکەی 6 سارە نانی لە تەندور دەدەم ڕۆژانە نزیکەی 8 ساعت بەدستان و ئاوی شێ دەگەم گەرمایەکی زەحمەتە دەم و چاو دەسوێ جاروێ چۆکە دێشی ژانە سەری دەگری ئەوە ژۆکاری ئەو گەرمایە سار بە سار لە تەمەند فەرقی دەکا ئەو سارەویشت بێتەکە سارش کە لەوانەیە کەمتر ئەویشە پێ بکرێ ئەوە پیشێشی ناخۆشە بڕێک ئەس بەژانە سەر و لاقێشە و دەزێشە و دەست دەسووتێ زۆربەی کات دەبێ ئاوی زۆر بخۆی هەوڵ دەدای من ئاوی بخۆی چکە ئاوەکە وەسەد بینە زۆر سار بینە زۆر گەرمبی زۆر ساربی تاسیر لە سینگ وشتت دەگات نەخۆش دەگەوی دەبێ ئاگا لە خۆ بێ کە لە فڕن دێ دەرێ بچێ دەرەوە دەبێ زۆر نەچێ بال لێدان نەخۆش دەبی چکە دەبی دایمەنە نی سەعات جارێک دەم چاوت وشێت چکەکە دەم چاوت نەشێت لەوانەیە پیستی دەم چاوت خراپ تێکچی لە بۆ چکە و ئارەقەیە دەیسووتێنی ئەو کەسانی لێرە ئیش دەکەن دەبێت ڕێنمایی تایبەت بە سەلامەتی خۆیان بزانن. دەربارەی ڕێنمایە زانستیەکانی ئەم جۆرە کارانە دکتۆر محەممەد زانیاریمان دەداتێ. کۆمەڵە کارەکەنە کە ئەوانە زیاتر لە گەرمیا زیاتر تاسی لەوانە دەکەن بە چاو کەسانی ئاسایی وەکو ئەوانەی کە لە فڕنی کار دەکەن یا ئەو کارانێک کە لەسەر باڵەخانەکانن وەکو برانی پۆلیسی هاتوێتەوە یا ئەوانەی کە لە سڕی فەرمانکانن لە گەرمی زۆر تاسیریان لێ دەکات و ئەوانە پێویستە پێشوەی دەست بەکارەکان بکەن ئاوەکی زۆر بخۆنەوە تاوەکو ئەو ئاوێک لە لەشان دەڕواتن تعویزی بکەنەوە و دوور بن لە مادە و زەبەخشەکان ئەوان چا بیرسی کە مادەی کافاین زۆرە ئەوەش وە دەکە کە ئاو خوێ زۆر لە لەش دەربچێتن
و زوو زوو جێ خۆیان بگۆڕن لە شوێنی گەرم بۆ شوێنی سارد تاوەکو تووشینەوەی گەرمی نەبن و هەر کاتێش تووشینەوەی گەرمی بن پێویستە بە زووترین کات دومچاویان بشورێ لەلایەن کەسە نزیکەکانی و بگوازن شوێنە گەرمەکە بۆ شوێنێک شوێنێک چەند زوو پێ بەرز بکرێتەوە هەتا پلاویزار سەرەتاکان زووتر تەواو بێت و کە زانیمان نەخۆشەکە ئەو کەسە ئیسفادە لێ بکاتن باشتر ئەگە استفادەش نەکرد پێویستە بە زووترین کات بگوازێتەوە بۆ بەشی بریاکەوتن و ڕێنمایمان بۆ ئەو دایک و باوکانە ئەوەیە کە زیاتر بە کاتی ڕۆژ و زیاتر بە کاتی نیوەڕۆیان ئێوارەکەی منداڵەکان نەچنە دەرەوە نەچنە شاری یاریەکان بۆی خوا نەخواستە تووشی هەر ڕووداوێش نەخوازار نەبوون وەکو لە هۆرچوونی منداڵەکە بە هۆی دەزانی ئاوێکی زۆر لە دسمی طبعاً لە منداڵ نەوەبەی گەرمی زیاتر کاریگەری زیاتر لە چاو کەسێکی ئاسایی و ئەو وەختێکتر گوزار سەرەتاییەکانیشی زەحمەتر دەبێت لە چاو کەسێکی ئاسایی باشتر وایە بە شەو بستن دەرەوە و پێشتون هەر چونە دەرەوەیەکیش باشترە ئاوێکی زۆر بخۆنەوە تاوەکو بەرگەی ئەو لە دەزانە ئاوە بگرن کە لە دەستاندا بۆی گەرمێکەوە بۆ ئەوانش کە منداڵەکانی ناوسارە بەجدێنن بە هەموو شەوەیەک ڕەت دەکرێتەوە ناوسارە تووشی پاڵەپەستەوەیەکی گەرمی زۆر دەبێتن ڕەنگە بێجگە لە دەزانی ئاو لەشی منداڵەکە ببێتە هۆی خنکانی منداڵەکە بەڕاستی تووشی زۆر ڕووداوی نەخوازراویش بوونێ لەو حاڵتانە باشترە بە هیچ شەوەیەک منداڵ ناوسارە نەبێتن و ئامۆژگاریشان بە ئەوانێک کە بەتەمەنن و نەخۆشیان هەیە بەڕاستی دەبی زۆر ئاگداریان بن ناوی بە هیچ شەوەیە گەرمیان بێت بەسیترین گەرمی زۆر تەئسیری کاریگەری زۆر دەبێت لەسەر لەشیان بەخۆی بنیەی جسمەکەی زەعیف بووە تحملی ئەو گەرمیان ناکاتن ناوانەی نەخۆشی شیە بیتن بۆ زۆر ئاگداری بەتەمەنەکان وەکو منداڵەکان جگە لە مەترسیەکانی نۆرەی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش لە وەرزی هاویندا چەند ئەندامێکی تری لەش مەترسی ڕاستەوخۆیان لەسرە و پێویستە خۆمان لەم مەترسیانە بپارێزین پێست کە سەرتاپای لەشمانی داپۆشیوە ڕاستەوخۆ تیشکی ڕۆژی بەردەکەوێ بۆیە با لە ڕێگای دکتۆر لاوین دزەیی کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە بزانین چین ئەو مەترسیانە و چۆن خۆمان بپارێزین وەکو هەمومان دەزانین تشکی هەتاو لە وڵاتمان بە ئەستونی دەگاتەمە بەینی زۆر بەقوتە وچی دەکاتە سەر پێستی لە بۆ پێستی هەتا و گەرمی هەندێکجار تووشی نەخۆشی دەکەن هەنجاران ئەو نەخۆشی ئەوی هەتا خراپتری دەکەن هەنجاران لەگە شتێک خواردیتت دەرمانێکیان خواردنەک تەفاعل دەکەن تووشی نەخۆشی ترت دەکەن یعنی بە سێ نوعية هتاو تأثير مالي دكا وقرماي مثلا هتاو تأثير دكاتن زياترين أو هتاو السوتينيتن وشي سوتا يتر أو بيستا تعرضك على احتمالي سرطان تجبوني زيادة دبي بيست سند سوتيا سند تشيروجي زيادة بدكويتن احتمال سرطاني زيادة دبي فدبيني بجندي مشكلة مانية کاتی کە دەکەینە ئەمرێکی گەورە چونکی فترکی زۆرە ڕۆژەشی زۆرمان پێکەتیە هەنجینێ دەست پێ دەکا ئەو نەوعە سەرەتانی پێستی تووشمان بیتن ئەویت کەش هەیە مجرد سوتانەوەی پێستی هەندێک جاران وە دەکاتن ئەو خارانەی لە دەموچاومان زیاتر بیتن یە ئەمە ئەویش مەترسی ئەوەی سەرەتانی زیاتر بیتن هەیە گەرماش بە حەزاتی خۆی پێ ڕۆژ ولی دەکاتن مەسامەتی پێستی قەپات بیتن فعارەقە نایەتە دەرێ لە ناو پێستەکە حەبس دەبی تووشینەوە نەخۆشیێکمان دەکا پێدەرێن میلێریا فبەو نەخۆشانە دەرێن خۆتان لە هەتاو بپارێزن و جێیەکی فێنێک بیتن نەک بەس لە هەتاو بپارێزن هەندە نەخۆشیشمان هەیە نەخۆشەکە بخۆی نەخۆشی پێستی هەیە وەکو ئەوە حەبشەباب وەکو سەدەفیان وەکو ڕۆزێشیا ئەوانە بە ڕۆژ خراپتر دەبن چەند ڕۆژیان پێ دەکەویتن ئەوەندا خراپتر دەبیتن پێستەکە دەبی خۆیان بپارێزن لە تشتی ڕۆژ هەندە جاریش هەیتمان نەخۆشەکە مەسەلەن ئەوی زۆر براوە لە مجتەمەعەکەمان نەخۆشی شەکرە و زەخت هەندە حەبی شەکرە هەیە هەندە حەبی زەخت هەیە کاتی کە دەخۆی و دەچی ڕۆژێکی زۆرت پێ دەکەویتن تووشی مزاعفاتت دەکاتن
حساسیت لۆ دروست دەبیتن یان پێستەکە دەسووتێ لەبەر ڕۆژێ وەکو ئەو حەبانە ئەوانی بۆ زەختی بەکاردێتن دایابێتیکی پێدەرێن وەکو لازێکس ئەوە زۆر بڵاوە لە ناومە زۆر بەکاردێتن هەندە حەبی شەکرێ هەیە بە هەمان شێوە تووشت دەکاتن هەندە حەبی ئیلتیهاباتیش هەیە تووشی ئەو ناوە مزعفاتە دەکاتن لە کاتی کە چێ بەرتشتی ڕۆژ بەس دەبی فترەی زۆر بیتن یعنی نەک بەس مەسەڵەن دقەق دو دقە پێ ئەوە نا مشکلت نییە لەوەی بەدائیمەن دەبی خۆت بپارێزی لە ڕۆژ بەنسبەت ئەو نەفەرانەیە کە ئیشەکەیان وایە دەکەن و بە مستەمری لە بە ڕۆژێ بن باشترین شت ئەوەیە شمەکی قوردرێژ لەبەرکەن چی باشترین حیمایە لە بۆ پێستی شمەکە شمەکەکەش ئەلوانی فاتحبی هەتا ڕۆژەکەی ئەوە بکاتن عکس بکاتن و کراو عینەک شمەک ئەوە یەکەم خەڵی دیفاعیمانە بەرامبەر ڕۆژێ شمەکەکەش دائیمەن دەبی قوتنی بیتن نەک ئەوەی تێدا بینایلۆنی تێدا بیتن شمەکی قوتنی وە دەکاتن ئارەقەکە بمژیتن و نەفەس دەخواتەوە پێست بەس ئەوانی نایلۆنیان تێدا نەئا بالعکس وەچی طبقەی عازلی لێ دێتن ناهێڵ ئەو پێستە نەفەس بخواتەوە فتوشی نەخۆشی دەبی و کراو خاصە بەنسبەت ئەو نەفەرانێک کە پرسیان دەست پێ دەکە خەفیف دەبیتن و نامینێتن زۆر مهمە کراو لەبەر بکرێ دووەم خەت دیفاعیمان چییە دژە ڕۆژ دائما دژە ڕۆژ محاولە بکەن کاتی کە دەیکڕن UVB UVA بیتن و لە 130 کەمتر نەبی لە وڵاتی من 120 115 ئیشە ناکاتن ئەوەیە ناکە ئەو حیمایە لۆ ناکاتن بەرامبەر تشتی ڕۆژی فدەبی لە 130 50 و هەندە شەریکاتە مثلا 180 100 ئەوە چی ئەو حالە زۆر تەسیر ناکە لە دەرجە حیمایەکە 150 کفایەتە. تەندروستی چاوەکانمان لەم وەرزەدا پێویستی بە ئاگالێبوونێکی زیاتر هەیە چونکە بەرزی پلەکانی گەرما لەوانەیە زیانێکی زۆر بە چاو بگەێنێت. دکتۆر دیار عاجیل باس لە کێشەکانی چاو لە هاوین و پاراستنی هەستی بینینمان بۆ دەکات. پلەکانی گەرما ئەوەی کە زۆر پێویست بێ کە تەسیر دەکاتە سەر چاو دەکەوێتە لایەنی وشکبوونەوەی چاوی ئینسان بە شێوەیەکی گشتی فرمێسکی هەیە ئەو فرمێسکە لە سێ بەش پێکاتوە بەشی یەکەمیان چاوریە بەشی دووەمیان مادەیەکی ئاویە بەشی سێمیشان لکێنەرە بەسەر گلێنەی چاوی ئینسانەوەدا پێیوە دەنووسێ لە وەرزی گەرمە بەهۆی هۆکاری بەرزبوونی پلەکانی گەرمە بەشە ئاویەکان کەم دەبێتەوە هاوسەنجیەک لە نێوان چاوری و ئاوەکە لە فرمێسکدا نامینێت ئەوە زۆربەی کات خەڵک هەست دەکات بە شت لە چاویان شتەکان بە ناڕێکی و ناڕوونی دەبینن زۆر جاروەیە هەست دەکات بە ئازار زۆر جاروەیە نەخۆشمان دەبین هەست دەکەم دکتۆر شت لە ناو چاومدا هەیە ئەوە هەمویان کاریگەری گەرمان لەسەر چاوی ئینسان و بێجگەلەوەش ئەوانەی کە زۆربەی کات لە دەرەوەن کێشیان لەوە دروست دەبێت کە زیادەی گۆشت لە چاویان دروست دەکات بە ماوەیەکی درێژخایەن ئەوانەی کە زیاتر لە 5-6 ساڵێک لە ڕۆژانە زیاتر لە 7 کاتژمێرێک لەبەر تیشتی ڕۆژ دەبن و لەگەر گەرما ئەوانە زیاتر تووشی زیادەی گۆشت دەبن زیادەی گۆشت دروست دەبێت لە سەسپیلکەی چاویان دەچێت بۆ لای گلێنەی چاویان ئەوانە دائیمەن ئێمە ئامۆژگاریان دەکەین کە دەبێت خۆیان دوور بگرن لە شتی گەرم و لە هاوینان و لە زستانانش دەبێت ئاگاداری خۆیان من لە سۆبە زۆر هەوای سۆبە بە چاوەکانیان نەکەوێتن دائیمەن ئامۆژگاری و ڕێنمایی دەدەینەن ئەو کەسانی کە کێشیان لە زۆربەی کاتەکانیان لە دەرەوەن کە دەموچاویان زۆرترین کات بتوان مەسەلەن بەلایانی کەم لە کاتژمێرێک جارێک یان دوو جار دەموچاویان بە ئاوێکی احتیادی بە ئاوی تانچی دەموچاوەکانیان بشۆن تاوەکو تووشی ئەو کێشەیە نەبن و لەگەڵ ئەوە بەکارهێنانی چاویلکەی دژە ڕۆژ ئەوەیان کە زۆر پێویستە تاوەکو چاوەکە بپارێزێت لە کاریگەریەکانی تیشتی ڕۆژ لەسەر چاو
تیشتی ڕۆژ لایانی باشی هەیە لە هەندێک حاڵەت ئێمە لە بەشی چاو نەخۆشیەکانی چاو هەندێک جار بە نەخۆشەکانمان دەڵێن دەبێت تیشتی ڕۆژتان بەر بکەوێ بەس نەک بەم شێوەیە بچی لەبەر ڕۆژ ڕابوەستێ بە شێوەیە کە لە ژوورێک بێ هەتاوی بێتە ژوورێ ئەوانەی کە بە تەمەنن کێشیان لەسەر مرکزی بینین هەیە لە چاو کە نەخۆشیەکە لەگەڵ تەمەنەوە تووشیان دەبێت ئێمە ڕێنمایان دەکەن کە تیشی خۆر لەیاندا بەلانی کەم نیو سعاتێک لە بەیانی کاتژمێردا لە بۆ 2 نیوەڕۆ تیچی ڕۆژ لەیاندا بەس بۆ هەموو کەسێکی ئاسایی پێویستە چاویلکەی دژە ڕۆژ بەکاربیێنیتن ئەوەشیان دەگەڕێتەوە بە شێوەیەکی بەردەوام خاستە ناوانەی کە شوفێرن کە دەچێنە لە سیاقەتێکی زۆر مەسەن هاژشتنیی زۆریان هەیە پێویستە چاویلکە بەکاربێنن ئەو چاویلکانە ئەوکو ئێستا کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە زۆربیان شێوەیەکی ئەتیادیان وەگرتیە ئەو بە شێوەی مواصفاتی ئەو چاویلکانە نییە کە هەیە بێ ئەمە زۆربەی کات بە خەڵکی ئاسایی درێن کە ڕێنمایەکانمان ئەوەیە چاویلکەی دژە خۆر UV 400 بی کەواتە ئەڵترافایۆلەت سەرەوە شەیەەکانی کە لە 400 نانومیتر درێژایی تیشکەکەیان هەیە ئەوانە بگەڕێنێتەوە کە ئەوانە کە ژیانیان لە بۆ چاوی هەموو کەسێک دروست دەکاتن و یان زۆر جار ئەوەیە بە چاویلکەکان ئێمە پێمان باشە چاویلکەی پۆلۆرایز بەکاربێنێت کە ئەو تیشکانی کە دەشتێنەوە لە بۆ لە تیشی خۆرەوە دێن لە بۆ شکانەوە تیشتی خراپێ لە چاو نەگەڕێتە سەر خانەکانی چاو. هەمیشە ئەو دووبارە دەکەینەوە کە پێویستە هەر یەکێک لە ئێمە ئەوەندە زانیاری هەبێت کە لە کاتە تنگانەکاندا بتوانێت بە فریای خۆی و کەسانی دەوروبەری بکەوێت چونکە جگەلەوەی لەوانەیە ڕۆژێک بتوانین ژیانی کەسێک لە مردن ڕزگار بکەین بە هەمان شێوە هەست بە ئارامیەک لە ناخماندا دەکەین کە ئەم خۆشیە بە هیچ شتێکی تر بەراورد ناکرێت. هەر شاد